سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. پارێزگای سلیمانی بەشی دووەمی ئامارەکەی لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا لە ڕووی دانیشتوان و خێزان و کاروباری کۆمەڵایەتی بڵاو کردەوە. بەڕێوەبەراتی ئاماری سلیمانی بڵاوی کردوێتەوە لە ساڵی 1991 ڕێژەی کرێچی لە پارێزگاکە لە سەدا 56 بووە، بەڵام لە ساڵی 2021دا کەمبووەتەوە بۆ لە سەدا 16، واتە لە ئێستادا لە سەدا 74.2 خەڵکی خاوەنی خانووی خۆیانن. پارێزگاری سلێمانیش دەڵێت مەبەست لەم ئامارانە خستنە ڕووی ئاستی خزمەتگوزاری پرۆژە و دەرفەتی کارکردن و بار و گوزەرانی هاوڵاتیان و سەرمایە گوزاری و بەرهێنان و گەشەکردنی پارێزگاکەیە. لە بانگەوازێکدا کەمپینی هاودەنگی لەگەڵ زیندانیانی بادینە لە ناوخۆ و ڕەوەندی کوردی ڕایدەگەێنن. بڕیارە سبەی دووشەممە لە بەردەم دادگای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چالاکی مەدەنی بۆ پشتگیری لە زیندانیانی بادینان بەڕێوە بچێت و یەک وتاری هاوبەش بخوێنرێتەوە. ئاماژە بۆش دراوە ڕێگە نادرێت چالاکیەکان بکرێنە شوێنێک بۆ کەمپینی هەڵبژاردن. هاوکات داوا لە هەموو چین و توێژەکان بە تایبەت فەرمانبەران و مامۆستایان دەکەن ئامادەیەکی بەرفراوانیان هەبێت. تەحسین خەفاجی وتەبێژی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق بە میدیا عێراقیەکانی ڕاگەیاندووە بە پێکێنانی ژووری هاوبەش لەگەڵ هەرێمی کوردستان چەندین دەستکەوتی گرنگ بەدەست هاتووە. لەوانە پێکێنانی دوو لیوای هاوبەش کە دەکەونە بۆشایی ئەمنی نێوان هێزەکانی ناوەند و هەرێم کە چەکدارانی داعش تیایاندا چالاکن. ئاماژەی بۆش کردووە کە هاوکاری و هەماهەنگی بۆ ڕێگریکردن لە قاچەقچێتی و ڕێگریکردن لە بوونی گروپە چەکدارەکان و بەدواداچوونیان لە نێوان هەردوولادا زیادی کردووە. لە میانی چاوپێکەوتنێک لەگەڵ کەناڵی ئەلحەدەز نوری مالکی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق و سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا ڕایگەیاند لە زیندان چاوی بە سەدام حسێن نەکەوتووە، بەڵام لە دوای لەسێدارەدانی بۆ چەند خولەکێک بینیوێتی. وتیشی ئەگەر لەسێدارە نەدرایە باشتر بوو، هەرچەندە ئەوە بڕیارێک بوو دەبوو جێبەجێ بکرایە. نوری مالکی باسی لەوەش کردووە سەدام لە دۆسیە گەورەکاندا دادگایی نەکرا، تەنیا لە یەک دۆسیەدا نەبێت. ئەیکووە دادگاییکردن لەسەر بەکارهێنانی چەکی کیمیایی و ئاوارەکردنی کوردەکان و شێیدکردنی 22,000 کەس لە گەنجەکانیان. بۆیە دەڵێم هەمووان بێبەش بوون لە دادگاییکردنی سەدام لە تەواوی ئەم دۆسیانە. بە گوێرەی ئاژانسی هەواڵی فرانسپرێز وتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا ئەمەژی بۆ کردووە کە ژمارەی ئەو تیرۆریستە بیانیانەی لە هەر یەک لە عێراق و سوریادان خۆی لە نزیکەی 10,000 تیرۆریست دەدات کە کەسانی ڕووسیشیان لە ناودایە. ڕوونیشی کردوێتەوە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووشدا زیاتر لە 340 منداڵی ڕووسی سەر بە خێزانی چەکدارە داعشەکان بۆ رووسیا گەڕدراونەتەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا. شاد و بەختەوە.